پەنای خۆی گەورە میهرەبان من جیهاد جەبار وەرگری بەشی نازوور لە نەخۆشخانەی نەشتەگەری میهرەبانیدا ئەمڕۆ بڕیارمدا بە دانانی باڵۆنی ئاسایی بۆ خودی خۆم بەهۆی زیادبوونی کێشمەوە. ئەمڕۆ دەمەوێت باسی باڵۆنی ئاساییتان بۆ بکەم بە کورتی. باڵۆنی ئاسایی بریتێ لەو باڵۆنەی کە لەناو گەدەی نەخۆشەکاندا دادەدرێت لەژێر چاودێری دکتۆری بێهۆشکار لەژێر بەنجی عام نییە و نیوبەنجی نێت. زۆر جار پرسیارەمان لێکری ئایا بەنجی عامە یاخودی بەنجە نەخێری چینە تەنها خەوێکە و هەستی پێ ناکاتن نەخۆشەکە. بۆ ماوەی 6 مانگ ئەم باڵۆنە لەناو گەدەی نەخۆشەکە ئەمێنێتەوە. ئەمە جوال لە نەخۆشەکەکە کە هەست بە تێری بکات و وە کەمتر توانای خواردنی هەبێتن بەم شێوازەش چێشی دادەبەزێت. پێویستە چارەخوازان دوای 6 مانگ لە دانانی باڵۆنەکە سەردانمان بکەن و بۆ دەرکردنی باڵۆنەکەیان. زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی